ستەکەی لێرە پێش ماڵی خاڵمەوە چاوەڕێی برادری خۆم دەکەم. پێشماری خارتە کوری ئەدی نەتگۆ دەڕۆم ناڕۆم بە تو چێ پێش ماڵی خاڵی خۆم نییە؟ ستەکەی لێرە بەس پێم برێ تێم بگەینە. چاوەڕێی برادرم دەکەم هیچ پەیوەندی بە تودا نییە. چاوەڕێی برادرت دەکەی یان مەقسەدە چ دیکە تەیە؟ ئەمن چارەی دەرتوو دەکەم. کەرە دەبڕە چت نەکردێ بیکە. باش ئیش دەبینم. دایکە بەخوا ژیانم نەماوە لەگەڵیا ئەو ڕۆژە ساحب مۆلیدەکەمان هاتبوو تەقەیا لە دەرگا پارەی مۆلیدەم بۆ برد کە هاتەوە یەک کاری پێکردم دایکایی و تۆ چۆن دەرگا لە پیاوێکی بێگاناکەیتەوە کە بەتەنیایی. ئای شەهاب تووشی چ بووین دەبینی؟ آخر کەسم ئەگەر تو بە سامانی ڕازی بای تووشمان بە تووشی ئەو شێت و شوورەی نەبوو. کوڕەوەز بە شەهابان نەکەڕێت تۆ جێرە دەرکرد نەبیتە قوربان دبم. مام سەهاب مام سەهاب ئەوە هاتەوە. مام سەهاب مام سەهاب کوڕە تو هێشتا نەڕۆیشتی؟ ئەوەی دیتم لە خوارێ لە بابی خۆشمی قوبور ناکەم مام سەهاب. کوڕم چ دیتیا چ چیتیا؟ کوڕە باسی سامان ستەکە لە خوارێ. هیچ قەی دەکاکە لە خود باشکەم چاوەڕێ کە چ دەکا لە خوارێ یعنی چ بوو؟ چاوەڕێ دەکا؟ نانا تێگەیشتم مەوزوع چییە؟ ئەو دەیزانی سیما دێت تێروکانە. سیما خەبەرت دایتی لە بنەوە علاقە لەگەڵ ناشرینی دم پیس ودی هەر لە پێشمە قسانە بە کچەکەم برێ جواب دێ ئێستا بڕۆ دەریاتە لەم خەکانی لێ ناگەڕم سیما ژەگەت و بێتەوە جارەچی بڕۆ. مام سەهاب سیما ژنی خۆمە. یاڵا سیما پێشم کەوە. دانیشە کچە لێ ناگەڕم لەگەڵ شێت و شیری جارشکە بڕۆیەوە. شا بە قوربان بە مشکلەکە گەورە نەبیت لێ کەرە با بچیتەوە. قدرە کولێ لەگەڵ کولێ لەگەڕم جارشکە کچیم لەگەڵ سەلامێ بستەوە بڕۆ بڕۆ هەتا عەقڵ لە مێشکم بایاتە نەم کوشتی بڕۆ لەو ماڵی بڕۆ دەرێ. سیما بڕۆ دەرێ کوریا بێ چاڕوو بڕۆ دەرێ داوە شێ سەلام بەرێ وەڵڵا. ماما وەرە ماموچنەوە ئامانەتم گۆیە تا دێمەوە. شەهاب شەهاب ها قدرە چ دەوێ؟ دەرێم ئەتو لۆ لە مۆزوعی قسە چی ناکەی ئەو کچەوە هەفتەکە لە مارەیە ئەخر باوەی لێ نێت یەک جیا ببنەوە و دوایش خەرک باسمان بکات و حەیامان بچیت. خاشە خۆ من سزنم نەکردێ لە مارێ. ئێقەی ناکە قسە چی بکە لەگەر کەس و کاری ئەو کوڕی دەبا بێنەوە کچێک بنەوە بە ئەو مشکلە لەگەڵ هەمووان قسەم کردێ لەگە خاڵەکانی لەگە مامەکانی هەموو دەڵێن ئەوە بێفایدەیە لەگەڵ کوڕی. یەک شت مایە نەکردێ قودرەت با ئەوەش بکەم ڕاست. چ دەکەی؟ لۆ چێ تەلەفۆن دەکەی شەهاب؟ ئەتە پەلەم لێ مەخە. ئەلو کاک زەمیل کاکشا خێر بوو ناردوتە دوومان؟ وەڵڵاهی کاک زەمیل ئەوەی ڕاستی بی دەمیشتەکرد لۆ باز بکەم هەرە تەرتیبکەی دا قسەی پێ خوشکم. وەڵڵاهی چ برێ برام ئەم دەرێم ئەنگۆلۆ ژنە چلۆ سامانی ناینە سامانی دانامەزرێنن. سامان چ پەیوەندی بە کێشەنگەوە هەیە؟ کێشەکە پەیوەندی بۆمەوە هەیە ئەمە زاوایەکم هەیە دڵ پیسە. ئەگەر ئەنگۆ سامانی دامەزرێن ژنی لۆ بین کچەکە منج لە مارە دەحەسێتەوە. خوشکم کاکشا ئەمە هاتینە داخوازی نەتانداینی وایان نا یعنی ئێستا سامان بووتە سەبەبی ئەوەی کە زاواکاتان دری پیسە؟ ئەرێ وەڵڵا خارە پلە بە حیاتی فکر لەو مۆزوعی ناکەمەوە ئەمە قەت ژنی ناینم. ئەخر کوڕمە گەرە تو ژنی بینی کچی منج لە مارە دەحەسێتەوە پیاوەکە درپیسی لە تو دەکاتن. ئەرێت زەمیل دە قسەشی خێر بکە. کوڕم ئە تو ژنێ دەینی؟ بابا نامەوێ فکر لەو مۆزوعەش بکەمەوە.